بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. همولاك بخير بين خوای پەروەردگار ئەجرتان بنووسێ و پاداشتان باتەوە لەسەر هاتنتان، چونکە عەقیقە سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، بۆیە هاتن بۆی عیبادەتە. ئێوە کە هاتوون ئێستا ئینشاء الله بۆ سنەتە هاتوون و بە عیبادەت بۆتانە نووسرێ و ئەجری خۆتان وەرەگرن. ئەمە لە ڕوویەکەوە. لە ڕوویەکی تریشەوە بێ بە مەجلیسی سیلەی ڕەحم، چونکە خزم و کەسوکاری یەکترین و یەکترە بین. ئەمە لە دووڕوە. لە ڕووی سێمیشیەوە نانپێدانی تایە. نانپێدانیش لە ئیسلامە دیسان هەر عیبادەتە، ئەویش ئەجرە و لە سێڕوەوە. لە ڕووی چوارەمیشەوە ئەم قسە خێرانەی تیاکەین ئینشاء اللهەوە لە چوار ڕووەوە بێ بە ئەجر و پاداشت بۆ هەموو لایەک. جا ئەمە ئیسلامە بۆ شێوەیە. ئیگنا لە هیچ ڕێژکە و ڕێبازێکی ترە ئەم بابەتانە بەم شێوە نییە. دوو کەس خۆیان ڕێکەکەون و ناوێگەنێن و ڕۆن و تاواقی هیچ شتێکیان نییە. ئەنجا ساڵانە دێن کێکێکی بۆکردن و فول لە هەنێ مۆمەکەن و هیچی تر. بەزێمە لە ئیسلامە ئەمەمانەیە کە پێوترێ عەقیقە وسنة رسول الله صلى الله عليه وسلم پێشوازی کردنە لەو دیاریەی کە الله جل جلاله ئەی بەخشێ بە ئەو ژن و مێردە و بۆ دوو خانەوادەیەش دواتر. چونکە الله سبحانه وتعالى لە قورئانە مناڵی بە دیاری ناو بردووە. ئەفەرمێ يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور. هەر کەس لەیەوە کە زەواجەکە ئەفەرمێ ئەگەر الله سبحانه وتعالى ویستی لەسەر بێ ئەوە مێینەی پێبەخشێ، کچی پێبەخشێ، و ئەگەر ویستەکەشی کوڕ بێ کوڕی پێبەخشێ. بۆیە پێدانی کوڕ و کچ ئەوە لە لای الله سبحانه وتعالى لای ئینسانەکان نییە. ئەگەر بیەوێ کچ پێدا، ئەگەر بیشێوێ کوڕت پێدا. جا ئاەتەکە کچی پێشخستووە. حەسانی بەسری ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ فەرمێ بۆیە کچی پێشخستووە لەبەرەوەی کچ ئەجرە، پاداشتە، و کوڕیش نیعمەتە. کچەکە لەسەری ئەجر و پاداش وەرەگری، کوڕەکە لەسەری محاسەبە ئەکرێ. وەیە فەرمێ ئەفضەلیەتی داوە بە کچ و پەروەردەکردنی کچ، چونکە کچیشە سبەینە بێ بە دایک و مناڵ پەروەردەکە. جا ئەم دیاریە کە الله جل جلاله ئەی بەخشێ بە دایک و باوکەکان لە موسڵمانان، رسول الله صلى الله عليه وسلم ئەبەو شێوە سنەتەی بۆ داهەشتووە کە پێشوازی لەو دیاریە بۆ شێوە بکرێ، وەکو یەکەم هەنگاو کە بریتی بێ لە ئەو عەقیقەیە کە ئەکرێ. ئەنجا دووە ئەو ناوی لێنرێ، ناوێکی شەرعی. دوای ناوەکەش سەری چاکەکرێ و تەحنیکەکرێ و ئیتر بەو شێوەیە کۆتایی دێ بە مەراسیمی ناونانەکەی و عەقیقەکەی و هەموو بابەتەکانی تری. لە دووە ئەوەی گرنگە پەروەردەیە، چونکە الله سبحانه وتعالى لقرآن فرمي يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهلكم نارا. فرمي أي أواني إيمان تاني أناوا. عبد الله كري مسعود صحابي بغمر إخوة صلى الله عليه وسلم فرمي لهرجة جاءك قرآن بينيد فرمي يا أيها الذين آمنوا أجر إيمان داري جيبوا بقرا. أولا قلتويتي يا خيرك أمر بيك يا شرك قد غيك عليت. لێرەیە خێرێکە و ئەمرمان پێکە. فەرمەی ئەوانەی ئیمانتانێنەوە. جای دیکە ئیماندارە ئەمە بانگەوازی ئەڵڵایە جەلە جەلاله بۆ ئەو. قوو ئەنفوسەکم وئەهلیکم نارا. داخوازیەکە بریتیە لەوەی کە خۆت بپارێزی لە پێشا لە ئاگری جەهەنەم. ئەنجا دواتر ماڵ و منداڵت بپارێزی لە ئاگری جەهەنەم. خۆت چۆن ئەپارێزی لە ئاگری جەهەنەم؟ بەوەی کە خۆت بە بەرپرس بزانی، چونکە هەر کەسێ لێمە کەیەتە ژیانەوە دوایی گەورە ئەبێ و بلوغی ئەبێ، باڵغ ئەبێ، وەکو کوردەواری خۆمانەڵێن ئیتر قەڵەم لەسەری شت ئەنووسێ. لەو دەقەوە ئەو بەرپرسیارە. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەر یەک لە ئێوە فەرمێ بەرپرسە، و لە قیامەتیشا لەبارەی بەرپرسیاریەتیەکەیەوە پرسیاری لێکرێ. لەوانەیە تۆ بڵێ من ژنم نییە، خۆم بە تەنیام
بەرپرس نیم لە کەس بەس لە خۆت بەرپرسی لە چوار ڕوەوە لە خۆت بەرپرسی ئەگەر نە ژنێ هەبێ نە ماڵە هەبێ نە شوت کردبێ ئەگەر بە تەنهاش بی رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ پێی هیچ عەبدێ ناجوڵێ لە قیامەتە هەتا وەکو چوار پرسیاری لێ نەکرێ یەکەمیان عن عمره فيما أفناه دووەمیان عن شبابه فيما أبلاه سێمیان عن ماله من أين اكتسبه وفيما أنفقه چوارەمیشیان عن علمه فيما عمل تۆ بەرپرسی ئەعلەم چوار شتە لە قیامەتە وەستێنرەی یەکەم پرسیار لێ دەکرێت تەمەنێ لە چیا سەرف کرد لە 15 ساڵیەوە تا 70 ساڵی ژیاوی تا 80 ساڵی ژیاوی تا 90 ساڵی ژیاوی باشە لێت ئەپرسرێ ئەم تەمەنە و لە چیا سەرف کرد ئایا لە جێبەجێکردنی فەرمانی ئەڵڵایە جەلە جەلالوهو یاخود لە معسیەتی ئەڵڵایە خەڵکێکی زۆر هەیە هەموو تەمەنی با بڵێن لە گەڕان و سەیران و گەشت و خۆشی و شادیا بوو ئەڵڵای نەناسی ئەبێ جواب حازر کابەوە خەڵکێکی زۆر هەیە هەموو تەمەنەکەی لە حەرام خواردن لە کۆیلایەتی لە پیاو کوشتن لە دین فرۆشیە بەسەر بردووە بجوای بۆ حازرکە طبعا ئەوە یەکەم پرسیارە جوابێکە پێ نەبێ بڵێ ئەی پەروەردگارم ئەو تەمەنەم لە ژێر سای دینەکەی تۆیان سەرف کرد ڕاستەوخۆ بۆ جەهەنەمە ڕۆی پێویست بە سێ پرسیارەکەی کە ناکە بەس کە لەوە دەرچووی لەو پرسیارە الحەمدولله تەمەنی خۆمم بە پاکی سەرف کردووە لە ژێر سای شەریعەتەکەی ئەڵڵایە سوبحانەهو وتەعالە پرسیاری دۆمیەتە پێشەوە ئەی گەنجێتیەکەتت چۆن بەکارهێنا لەناو گۆرانی و هەڵقە و فلیم و یاری و یاریزان و گازینۆ و باڕ و بلیاردە ئەمە پرسیارە لێکرێ لەبارەیەوە تۆ زانی زۆرترین تەمەنی گەنجیت لە زۆرترین کاتی تەمەنت لە گەنجیای 15 ساڵ مناڵی باشە لە دوای 60 و ئەوانەشەوە ئەنجایتر بە پیر حسابی تۆ لە 15 تا 60 گەنج بووی هەمووی لەسەر ماڵە 45 دانە ساڵی تەمەنێک لە چیا بەسەر بردووە ئەو پەڕی قووەت و هێز و توانابووی ئەو هێزت بۆچی بەکارێنا هەر بۆ حەزەکانت و شەهوەتەکانت و بێ ئاگابوون لە ئەڵڵا سوبحانەهو وتەعالە ئەوتە لە پیری ئاگەڕێمەوە دەی پرسیارە لێکرێ گەنجێتی بەچی بەسەر برد ئەو وەختە بڵێ وەڵاوتم لە پیری ئاگەڕێمەوە هەموو گەنجێتی سەرفەکەم لە شکاندنی فەرمانی ئەڵڵایە و لەو شتانەیە کە خۆم حەزم لێ ئەو وەختە لەوێ لای پەروەردگار ئەو جواب بەرەوە بزانین لێت قبوڵەکرێ لێت وەرەگیرێ بەڕاستی ئەگەر گەنجێتیەکەت ئەوە نەبوو بێ شاب بۆ نەشە فی عیبادەتی الله ئەوە ژێر سێبەری عەرژ ناکەی لە ڕێگاوە ئەنجا دواتریش ئەگەر بێت و پەنا بە ئەڵڵا لە شرک و کوفر و نیفاق و فیسق و ئەو بابەتانەیە بەسەر بردبێ حتمەن بۆ جەهەنەمە ڕۆی ئەگەریش بێت و لەژێر فەرمانی ئەڵڵایە بەسەر بردبێ پرسیاری سێمیەتە پێشەوە پرسیاری سێم ماڵێ چۆن پەیا کرد بە حەرامیە بە حەڵاڵی بە کۆیلایەتی و دین فرۆشی یاخود بە عیزەتەوە بە پیاوانە بە کەسابەتێکی حەڵاڵ و بەسەر بەرزی چۆنی پەیاتە کرد بەخوا قەسەم لەبارەی پارو بە پارووە پرسیارە لێکرێ عایشە خاتون ئەفەرمێ کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم و ئاەتەی خوێندەوە لە تسئەلون یومئذ عن النعیم پرسیارتان لێکرێ لە ڕۆژی قیامەتە لە هەموو نیعمەتێکە بەکارتانێناوە لە دنیا وتم ئەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بە سێ مانگ ئاگرمان نەکردوێتەوە هەر خورما و ئاومان خواردووە لەبارەی ئەوەشەوە پرسیارمان لێکرێ فەرمی لەبارەی ئەوەشەوە پرسیارتان لێکرێ چۆن پەیاو کرد ئەم ماڵە چۆن پەیا کرد بە حەڵاڵ یا بە حەرام ئێمە ئێستا لە آخر زەمانە ئاژین ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ بەین یەدەی الساعة لا يبالي المرء من أين اكتسب ماله من حلال أو من حرام فەرمێ پێش هاتنی قیامەت خەڵک گوێ نایەتێ ماڵی چۆن پەیا کردووە لە حەرامە یا لە حەڵاڵ هیچ باکی پێی نییە بەس موهیمەوەی بێت بووە بە جەهەنەم هەرەڵێ هەل من مەزید و بخوا تەواو هەر گیرفان پڕکا و ماڵ پێکەوە نیە و ژیان پێکەوە نیە و هیچی تر ئەگەر بێت و ماڵەکەت بە حەڵاڵی پەیا کرد بێت دوایی لێتە پرسرێ ئەی لە چیا سەرفە کرد زۆر کەس هەیە ماڵەکەی بە حەڵاڵی پەیاکە کەسابەتێکی خۆی و دەوام و دایرەیەکی خۆی و بەڕێکوپێکی هیچ غەش و خیانەتێکی تیا ناکا و بە حەڵاڵی خاتە گیرفانی بەڵام یاو بەچی یاو بەجلی ڕوود بۆ ژنەکەت و کچەکەت بۆ ئازانی لێی دەرەچیاوە بە ئاسانی هەمووی پرسیارە لێ تەکرێ هەیە بە حەڵاڵی پەیاکە یا بە عارەقەی خوا هەیە بە ڕەشوە بەرتیل هەر یەکەو بە شتێک یعنی لەو حەرامانی کە هەیە سەرفیەکە هەیە لە سەفەرێکە بۆ وڵاتێکی
ئەو دراوسیانە و لەوێ تووشی زینا و بەدڕەوشتیژە بەجاری وایە ئەمەش پرسیارە لێکرێ. پرسیاری چوارەم ئەگەر لەوەش دەرچی هەمووی بە حەڵاڵی پێیاو کردبێ و لە فەرمانی ئەڵڵایان سەرف کردبێ پرسیاری چوارەم مێتە پێشەوە. ئەوەی کە ئەتزانی کارە پێ کرد خۆ بەخوا هەموو شتێ ئەزانێ. بەڵام ئێستا مایکە بەمە دەزەر کامێکتان ئەتوانێت لێرایە قسە بکەن. وڵای ئەتوانێ پێمان بڵێ خوا چی پێخۆشە و چی پێ ناخۆشە. وڵای لە قیامەتە لێتە پرسرێ ئایا ئەوە کە ئەوزانی کارە پێ کرد یان اعتیادی بە دیارتەوە بانگەیە و نوێژی چی شتێکی تۆ خەوە خۆشترەویست لە نوێژ، کەسابەتە خۆشترەویست لە نوێژ، ئافرەتێکە خۆشترەویست لە نوێژ، ماڵ و مناڵە خۆشترەویست لە نوێژ، دوای ژێتەوەڵی دڵم باشە با نوێژ ناکەم خوام خۆشە درۆک کوا خۆشەویستی خۆ کە خۆشەویستی هەموو شتێکە پێش خستەوە بەسەر خۆشەویستی ئەوە. ئەم چوار پرسیارە و لێکرێ ئەگەر ماڵ و مناڵیشە نەبێ خۆشە بە تەنیابی. دواتر رسول الله صلى الله عليه وسلم ڕوونی ئەکاتەوە هەمومان بەرپرسیارین لە قیامەتە و پرسیارمان لێ ئەکرێ. دواتر ڕوونی ئەکاتەوە بە تایبەت چوار چین دیاریەکە. ئەم چوار چینە محاسبە ئەم قورسە ئەمە بۆ زگورتەکان با بڵێن. چینی یەکەمیان ئومەرا ئەفەرمێ وەلئەمیر ڕاع ومەسئول عن ڕەعیەتیه، بەرپرس کار بەدەست مەسئول خۆشی ناوی مەسئولە. ئەمە بەرپرسیارە لەوانەی لە بندەستیان ئیتر دەوڵەتێکە شارێکە قوتابخانەیەکە بڕۆ هەتاوەکو سێ کەس بێ لە دوکانێکە ئیشە لا بکە تۆ کاریەوانە بەدەست لەبارەی چۆنیەتی هەڵسوڕاندنی کاروباری هەمویانەوە پرسیارە لێکرێ. دینیانە چی لێ کرد دنیایانە چی لێ کرد هەمووی ورد و درشت ئەوە سێنرەی پرسیارە لێکرێ. خۆ بەخوا ئەگەر غەشت یا کرد بێ خیانەتت یا کرد بێ ڕاستەوخۆ بۆ جەهەنەمە ڕۆی. ئەگەر غەشیشت یا نەکرد بێ و خیانەتت یا نەکرد بێ ئەوە دوایی پرسیارە لێکرێ لەبارەی ئەوەی کە فەرقی لەگەڵ ئەما کردووە لەگەڵەوە کردووە دوای وردەکاری دێتە پێشەوە شتی تر زۆر دێتە پێشەوە. یەکێک لە سەحابەکانە فەرمێ عومەری کوڕی خەتابم بینی لە خەوا دوای 10 ساڵ وتم خوای پەروەردگار بەو هەموو عەدلەی هەو بچی بۆ کردی. فەرمووی 10 ساڵ حکمم کردووە ئێستا بەردراوم 10 دانە ساڵە محاسەبە ئەکرێم. حکمیشی چۆن بوو؟ هەموو عالم نمونەی بێنێتەوە. طبعا عدالەتی عومەر بەس لەلای کوفری عالەمی لەلای یەهود و نەسارا لە ئەمریکا و ئەوروپا 60 دانە کتێبی لەسەر نووسراوە. لای موسڵمانان ناڵێم عدالەت و عەدلی ئیمامی عومەر دەی کەچی ئاوا پرسیاری لێکراوە. بۆیە پێشەوەی بمرێ ئەوی خۆزگایە بەرانێکە بووم کە سوکارم قەڵەویانە کردم و سەریانە بڕیم و گۆشتەکەیان نەخواردم و محاسەبە نەکرامە. هۆ ناترسالی چونکە ئەم حەدیثانەی بیست بوو سەحابە کە ئەم حەدیثانەیە بیست ئیتر حسابی بۆ کرد کاری پێ کرد وەکو ئێمە نەبوو لێرە واڕوا لەو دیۆچێتە دەرەوە. بۆیە بەڕاستی لەسەر ئەوەشیەی بیستین و کاری پێ ناگەن هەر محاسەبە ئەکرێن. ئەوەش یعنی حاڵەتی خۆی هەیە و کاتی خۆی هەیە. جا فەرمێ ئەمیر ئاوا بۆ شێوە محاسەبە ئەکرێ لەسەر ورد و درشتی. پاشانە فەرمێ وەلئیمام ڕاع ومەسئول عن ڕەعیەتیه. وەکەسەی ئیمامە لە میحرابێکە لە مزگەوتێکە لەسەر مینبەرێکە ئەم دینە وەکو خۆی ئەبێ بگەێنێ بۆ خەڵکە. یەک دەنگ لەی کەم کاتەوە یا لەی زیاکە لە هەردوو بارەکە تیاچێ وەکو خۆی ئەبێ بیگەێنێ. الله سبحانه وتعالى لقرآن فرمين الذين يكتمون ما أنزلنا من البينات والهدى من بعد ما بيناه للناس في الكتاب أولئك يلعنهم الله ويلعنهم اللاعنون. فرمي أواني بيشواتي وخلقيان قرتوة دست أم كتابة من بياون أم قرآنك همشتك ما تيارون كدوتوا أوان وكو خوي نايجينا إشارنا أأمانا فرمي الله سبحانه وتعالى بلعنتي أنك ولا روجي قيامته هرشي بلعنت كريشة لجنوك وإنسان وملائكة لعنتي ليك أبو خيانة اللو دينك بو فرشت بو خوي وخلقت نود بو خلق داغادار نكردوا بو كفر وشرك هنا لسر من بروكر بقرقي خلق على بيناي حزبك على بيناي جروبك على بيناي جماعتك بو زانية ما هر آوا لي قريتوا محاسبنية. والله الله سبحانه وتعالى كباسي آقرك وباسي أهلكيك لزوربي آياتكانا دوچين بيشخا ومراء علماء كار بدستغانو ما مصا آينيا كان وبراستي محاسبة أوان لي همو كسي قرستران أنجا دواتر شيان كوتو كانيا ولا رجي قيامتا مناقشة ومجادلة يعني القرآن هم يتوماري كردو يرجع بعضهم إلى بعض القول يقول الذين استضعفوا للذين استكبروا لولا أنتم لكنا مؤمنين. أنجا أواني جلين
ئێمە هیچ پەیوەندیمان بە ئێوە نەبوو، ئێمە قسەمانە کرد و ئێوە دوامانە کەوتن و ئێوە خۆتان هاتن و ئێمە نەمانویستن و خۆتان عەستان بە کۆیلایەتی بووە. إذ تبرأ الذين اتبعوا من الذين اتبعوا ورأوا العذاب وتقطعت بهم الأسباب. هەمووی هاتووە لە قورئانەکە مناقەشانە هەمووی ڕۆیە بەس هیچی ناخوا. بۆیە بەڕاستیە بێ ئینسان ئاگادار بێ لە هەر موقعەکەی بەشی خۆت مەسئولیەتە لەسەرە. پاشان رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ والرجل راع ومسؤول عن رعيته. پیاو لە ماڵەکەی خۆیە في بيته راع، بەرپرسە لە ماڵەکەی خۆیە و لە قیامەتە ئەوەستێنرێ لەسەر ورد و درشتی بابەتەکانی ناو ماڵەکەی خۆی. هەرچی لە ماڵەکەتا هەیە تۆ بەرپرسیاری لێ، لە وردیەوە تا درشتی. لەوەی کە ڕۆح لەبەرە لە ماڵ و مناڵەکەت لەوەشی کە تەنانەت ئەساسی ناو ماڵەکەتە، تۆ لەوانەشا بۆ نییە ئیسراف و تەبزیر بکەی، هەمووی بەرپرسی لێ. ئەم مناڵۆ چۆن پەروەردە کرد؟ لەوانەیە خەڵکێک بێ بڵێ وڵاوی خستمە مێشکیە مناڵەوە هەمووی ئەوە بوو بخوێنە و پارە پەیاکە و کەسابەت کە و ئەی باشە سوورەتی فاتحات فێری مناڵەکەت کرد کە لە ڕۆژێکە 17 جار پێویستێتی بۆ نوێژەکانی ناوەڵە. ڕۆژێک دانیشتی معنای لا إله إلا الله محمد رسول الله بە جوانی بە وردی فێری مناڵەکەت کەیت و بڵێ چیش هەڵیەوە شێنێتەوە کاگەرەوەی پێ نەبێ بۆ هەتا بۆ جەهەنەمە ڕوا لەسەرە مەرگاوی پێ نەبێ ناوەڵە. یعنی بەڕاستی لە قورئانە سوورەتێکمانەیە سوورەتی لوقمان، زانایانمان پێڵێن سوورەت الآباء. ئەو سوورەتە بێ هەموو باوکێ لەبەری بێ و تەفسیرەکەی بزانێ، لەبەرەوەی کاملەن پێتەڵێ باوکایەتی حەقیقی چییە کە تۆ بۆ مناڵەکەتی بکەیت. بڕۆن ئامۆژگاریەکانی لوقمان لە سوورەتە بخوێنەوە بۆ منداڵەکانی لە چیەوە دەست پێکە. یا بوونەیە لا توشریک بالله، ئەی مناڵەکەم شەریک بۆ ئەڵڵا قەرار نەدەی. بۆ تۆ ئێستا پێ بڵێم پێناسەیەکی شیرکای زانی چ جای بزانی شیرک چی و چیە و چەند جۆری هەیە و چۆن تێیەکەی و چۆن دەربازێ بێڵێ تۆ خۆ هێشتا خۆ پەروەردە نەبووی. کابراگا بۆ لای ئیمامی عەلی وتی مناڵێکم لە دایک بوو ئەمێ پەروەردەی کەم. چۆن پەروەردەی کەم؟ ئیمامی عەلی فەرمووی چەندێکە تەمەنی؟ فەرمووی 3 مانگە. فەرمووی زۆرە لە کیس چوو. یعنی چی زۆرم لە کیس چوو؟ عمری 3 مانگای ئیمام. فەرمووی پەروەردەی لەو کاتەوە دەست پێەکە کە خۆت باڵغە بی و دایکی هەڵەبژێری، یعنی لە پەروەردەی خۆتەوە دەست پێەکە. بۆیە ئایەتەکەشە فەرمێ قو ئەنفوسەکم، سەرەتا خۆت پەروەردەکە جارێ ئەنجا و ئەهلیکم نارە. چونکە یەکێ خۆی پەروەردە نەکرابێ ناتوانێت خەڵک پەروەردەکە. بۆچی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم دوو پێوەری داناوە بۆ زەواج. چی و چییە؟ دین ئەخلاق. ئەگەر دین و ئەخلاقیە بوو کچی بەنێ، ئەگەر دین و ئەخلاقیە بوو مارێکە بیهێنە بیکەرە هاوسەری خۆت، چونکە ئەم بە کەڵکی دایکایەتیە. ئەما توانێ مناڵ پەروەردەکە دین و ئەخلاقیە بێ. خۆ دین و ئەخلاقەرەوە نییە نوێژێک بکەیت و بڕۆیتەوەی تر لەولاوە تووشی هەزاران کوفر و شیرک بێ یەک زەڕە گوێشی پێ نەی. خەڵکێک وا تێگەشتووە مادام نوێژەکەم کوفریشکەم قەی ناکە. خەڵکیان وا تێگەیانەوە ئەوە تەواوی تر کە تۆ نوێژەکەت هەرچی کوفریشە بیکە یەک کێشەت نییە. لە کاتێکە ئەگەر تەماشای قورئان بکەی الله سبحانه وتعالى بەڕەسوڵ الله فەرمێ لئین ئەشرەکتە لەیحبەطەن عەمەلوک. پێغەمبەرە فەرمێ یەک شیرک بکەی هەرچی کردار تاڵیەوە شێنمەوە. پێغەمبەر ناخوا لەگەڵ شیرکە، نەک نوێژ، نەک ڕۆژوو، نەک زەکات، نەک حەج. ومن يكفر بالإيمان فقد حبط عمله. كفر ناخوا لەگەڵ نوێژ هەڵیەوە شێنێتەوە هەمووی. يكفر بکە هەر کەسێک بێ من ئیتر بیگرە لە گەورەترین ئینسان و تا بچووکترین ئینسان فقد حبط عمله. دڵنیا بێ کردداری لێ وەرناگیرێ. تۆ زانی تعریفی کوفر چییە؟ زانی جۆرەکانی چییە؟ زانی کوفر هەر بتپەرستیە؟ زۆر سەقەت تێیان گەیانوویە گەر وازانی کوفر هەر بتپەرستیە. بڕۆ تەماشاکە الله سبحانه وتعالى چەند جۆریە هێنێ لە قورئانە. بڕۆ تەماشاکە رسول الله صلی الله عليه وسلم چەند جۆری هێنێ، سەدان جۆری هەیە. تۆ هەر ئاگاو لە هیچی نییە. لەوانەیە کوفر هەبێتی کەوتبی ئاسا بەلاشتەوە ئەسڵەن ئیمان بە ئیسلام بێ. چونکە ئەم سەردەمە ساڵانی هەڵخەڵەتێنەرەوە وەکو رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ. بۆیە زۆر گرنگە خۆ پەروەردەکەی لەسەر تەوحید و ئیمان و ئیسلام، ئەنجا دواتریش ئافرەتێک بدۆزیتەوە لەسەرەوە پەروەردەکرابێ ئەو وەختە تۆ یەکەم هەنگاوی پەروەردەکردنیکی دروستی مناڵەکەتە ناوە. ئەو وەختە ئیمامی عەلی ئەو مەبەستەکەیەتی کە بۆ پیاوەیەڵێ. بۆیە کاتێک کە کوڕێک خراپە بێ لەگەڵ باوکی یەنێ بۆ لای ئیمامی عومەر ئەڵێ ئەم کوڕەم عەزیەتمەیە، لە کاتێکە ئەم هەموو فەضل و ئەجرەم هەیە بەسەریەوە بێ ڕێزم لێ بگرێ.
کە عمر ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ ڕۆ کاتە کوڕەکە و پرسیاری لێکاڵێ بۆ لەگەڵ باوکە خراپی نازانی ئەڵڵا جەل جەلالوهو چ ئەجر و فەضڵێکی ئەوی لەسەر تۆ داناوە کابراڵێ گەنجەکە ئەی من هیچم هەیە لەسەرەوە فەرمێ بەڵێ فڵێ چییە پێم بڵێ حەقی من لەسەرەوە چییە فەرمێ بریتە لەوەی دایکێکی باشە بۆ هەڵبژێرێ و ناوێکی خۆشە لێ بنێ و پەروەردەیەکی جوانێ بکا و فێری قورئان و دینێ بکا و هاوسەرێکی بۆ بێنە شایستەی خۆ دەڵێ هیچیانی بۆ نەکردوم دایکم کە هێناوێتی زنجیەکی ناتاو عەقڵی هەر بۆ خۆشی خۆی هێناوێتی حەزی لێ بۆ جوانە و تاو باشە ئەڵێ دواتریش ناوم جەعەل جۆرێکە لە قالۆنج ناوی خۆشیشی لێ ناوم نەناوم ناوی شەرعیشی لێ ناوم ئەڵێ بە هەموو تەمەنیشی دانەنیشتۆ ئاەتی قورئانم فێرکە باشە ئەنجا فەرمێ لەسەر و ئەوەشەوە بە حەیاتی لە خەمی نە مستەقبەلی منە و نە خەمی مستەقبەلی خۆشیت ئیمامی عومەر ڕۆ کاتە باوکەکە ئەڵێ عەقەقتە ئیبنەکە قەبل ئەن یعقوب فەرمێ تۆ مافی کوڕەکەت نەیاوە پێش ئەوەی داوای مافی خۆت کەی لە کوڕەکەت وێ بەڕاستی پەروەردە ئەلەیەوە دەست پێکە ئاگاداری بی سفیانی کوڕی عویەینە برازایەکی خۆی دێتە داوای کچەکەی پێڵێ دە ئاەت قورئانە لەبەرە تخوا کامتاناوە کشتان ناوە بشو کەس ئەڵێ نەوەڵا دە ئاەت قورئانم لەبەر نییە ئەڵێ دە حەدیثی پێغەمبەرە لەبەرە صلی الله علیه وسلم ئەڵێ نەوەڵا دە حەدیثی پێغەمبەریشم لەبەر نییە صلی الله علیه وسلم ئەفەرمێت دە دێڕ شیعر لەبەرە نەسیحەت و پند و ئامۆژگاری بێ شیعری لۆتیەکان ناڵێمەوە زۆربەی لەبەریەت ێزانم بەس قورئان خوا نەکا نەچم بەلایە دە دێڕ شیعری پند و ئامۆژگاری لەبەرە ئەڵێ ویشم لەبەر نییە ئەڵێ جا هاتووی داوای ئەو ئاکی کچێ بخەمە دەستەوە هەسە بڕۆ دەرەوە کچم نییە بۆ تۆ برازای خۆشیەتی وێ بەڕاستی کارەساتان پێوەرانە حسابی بۆ نەکەی کە ڕەسوڵ الله دایناوە صلی الله علیه وسلم ئەو وەختە ناتوانی عایلەیەک پێکەوە بنی کە لەسەر ئیسلام مناڵ پەروەردە بکەی ئەو پێوەرێکە ڕەسوڵ الله دایناوە صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر ئەو پێوەرە بشکێنن إلا تفعلوه تكن فتنة في الأرض وفساد عريض ئەو پێوەرە بشکێنن دین و ئەخلاق ئەفەرمێ لەسەر زەویە فیتنە و فەساد بڵاو بێتەوە بڵاو بۆ تۆ یاخود نا بڵاو بۆ تۆ کاکە خەڵک ئەمڕۆ کچ بە شەهادایە بە پارەیە بە جوانیەیە بە مەنسەبیە عینەن شت کوڕیشە چێ کچ لەبەر چیەنێ لەبەر جوانی هێنێ لەبەر باڵایێنێ لەبەر قژەی هێنێ دینی چی و ئەخلاقی چی دوای ژێتەوە لە مامۆستا خیانەتی لێ کردم دوای وێتەوە لە مامۆستا مێردەکەم خیانەتم لێکە تۆ بە دین و ئەخلاق نەیە بۆیە ئەو فیتنە و فەسادە هەر بەردەوامە بێ هەتا نەگەڕێینەوە بۆ پێوەرانی بۆماندانراوە بۆیە کو ئەنفوسەکم ئەنجا دوای و ئەهلیکم نارە هەموو پیاوێک بەرپرسە لە ناو ماڵەکەی خۆی ئەبێ بیان پارێزێ لە ئاگر هاتن بۆ لای ئیمامی عومەر وتیان چۆن خۆمان و ماڵ و مناڵمان لە ئاگر پارێزین فەرمووی حرام و حەڵاڵی قورئان فێر بن حەق و بەتاڵی قورئان فێر بن و فێری ماڵ و مناڵەکانیشتانی کەن ئەوە خۆتان و ماڵ و مناڵتان پاراستوە لە ئاگر ئەدی بۆ ڕەقە و قەڵەمە بێنە دە حرام و حەڵاڵی قورئانم بۆ بنووسە دە حەق و بەتاڵی قورئانم بۆ بنووسە چۆن فێرە بی چۆن فێرەکەی بەڵام لەبارەی کەسابەتەوە وەرەقە و قەڵەمە بۆ دانێ وەڵا توانی هەر لە کەسابەتەکەی خۆت یەک مەلزەمەم بۆ بنووسی لەبارەی زەم و غەیبەتەوە وەڵا لە مەجلیسێکە 15 پەڕە بە زەم و غەیبەتەکەی ناوی هەر کەس بێنن ئەتوانی لە باوکیەوە پیایا بێ ئەگەر لە باپیریەوە نەی هەتا مناڵە بچکۆلەکە یعنی بەڕاستی کارەساتە موسڵمان بی و ئەوە حاڵت بێ ئاگات لەو دینت نەبێ بۆ شێوەیە ئەنجا خۆشی لە هەموو کەسێ بە موسڵمانتر بزانیە ئەوە کێشەی ئەمەیە لەو پەڕی خراپیان خۆشمان لە هەموو کەسێ باشتر زانین ئەوە کێشەی ئێمەیە چونکە خۆگەر خۆمان بە باش بزانین ڕۆژێکینەوە بە خۆمان ناباشە بین بەس کاکە دەمی هەر کەسەکەی تۆ فەیلسوفە لەگەڵ هەر کەس دانیشی زانایە عالمە تۆ هەر لە ڕوو نایە قسە بکەی وەڵای مەجلیسی وا بۆی سومانە قسەی یا بگەین شەرم داگرێت یعنی تومان قسە بۆی کێ بکەین حەقاوان قسە بۆ ئێمە بکەن بەڕاستی یعنی خۆشتان لەوانەیە کەوت بنەوە مەجلیسانە و خەڵکێکتان دی بێەوە بەڵام هیچی لە واقعیەتە ويفرمي حرام وحلال قرآن حق وبطال قرآن كفر إيمان قرآن توحيد وشرك قرآن فيريبا وفيري من على كتب كبوشي وخوت ومالو من على كتب بارزي لآجر شو براسي واقرا قالتني يعني سباني بيد بلين وبين بوين فراديك لبروي مالو من على كتب تربيتنا والله هزار وعد وتعاهد بركيتو كلمه دوا شو رش بسري أنا وبي تربيتي يعني بيتو تربيتي خوش بي يا والله ما آتي الله تو بمري كناز يعني كم بيلا أنا 5 دقيقة بمري 2 دقيقة بمري ساعات بمري حرب بمري بنا واقرا روي يا والله اللي انفرادية كحق ترى اللي انفرادية كش نزيك ترى إيه وش حسابي بناك إيه بخواي بالرجال باسي أقرا كافرمي
ذلك يخوف الله به عباده يا عبادي فاتقون وآقر باسي كم بوتان بوي ليه بترسن أي عبد كانم ليه بترسن يسمى مشرك بيابوه بتوالي بيزناك على أخوة بترسي أرخوش به يو آيات الله ليه بترسن خافوني إن كنتم مؤمنين ليه بترسن قريبا تاني كاك حسابي بكبو آقر أواقرتوانا وقودها الناس والحجارة سوتا من يكي برد إنسان عبد الله كوري عباس مفسير قرآن صحابي رسول الله صلى الله عليه وسلم كرمامي أفرمي بردي كبريتي قورك أتقيته بناو آقري جهنم والكيب بلشي أوانيا كلناويان كسال بو بريا ودي سانا تقيته بشوي يكترو حتى وكو حتى بيوي به أنجاد شي لسرا أما كساني كي لسر نية بتواني ورشوان بيتي وواسطة بكيتو ضليان نرم كيتو لسر التخفيفي كان نعم عليها ملائكة غلاظ شداد ملائكة أنيكي لسرك بس بو أو سزادان دروس كراون تند تيش بهز هيش بين أكل لقليان فرمانيش لك ورقم بس الله سبحانه وتعالى لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون قرالي الله كان سبحانه وتعالى وانوك إنسان كان نين بو دروس كراون قرالي كان بهيت شوينا فرمانينا كان تابع يعني قصي لك علاقة جواب ناتو فرماني الله شتيه حسني بصرية فرمي فذوقوا فلن نزيدكم إلا عذابا أو تنترين آيات القرآن بأهل جهنم وتري بتشجع أمره بس زاد بو زيادة كريه نق واستعندن لحدك نية واستعندن لحدك هر زيادة كريه هر بروسة واروا هر بروسة واروا بويتو هرجيز لقالو سزاء رانيتو هلا سزاء أبي ببردوان ويبرعسي ما بحسابه بو بكريه بشينو بخومنا بشينو بناو مالو منال مانا ڕێگە نەدەین هەمووی ضایع ببێ وێران ببێ خۆ گەر دوا ئەوەی کە تۆ هەوڵ و کۆشی خۆتە کرد و خراپ دەرچووە لەسەر تۆ نییە عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ فەرمێ تەربیەت من الآباء والصلاح من الله باوک و دایک لەسەریەتی تەربیەتەکە بە لەسەریەتی ماڵ و مناڵەکەی پارێزێ لە ئەگەر با هەوڵ و کۆشی خۆی بکە دواتر خراپ دەرچوو ئەوەیان عایدی ئەڵڵایە چاک دەرچوو ئەوان عایدی ئەڵڵایە وەکو نوح عەلەیه السەلام ئاخر هەوڵی خۆیدا لەگەڵ کوڕەکەی هەر کافر بوو دەی نوح سزا نادرێ لەسەری وەکو لوط آخر هەوڵی خۆی دا لەگەڵ ژنەکەی هەر کافرە بوو دەی لوط سزا نادرێ لەسەری وێ بەڕاستی تۆ هەوڵی خۆت بە لە دوا ئەوەوە ئیتر تۆ لەسەرە نابێ بەڵام کە تۆ هیچ هەوڵێکە نایەوە بگرە خۆشێ لەگەڵیانایت و خۆ پارەیانەیت و خۆ مەسرەفیانەکەیت و خۆ دەستیانەگریت و خۆ بۆیانە هێنیتە ماڵەوە وەڵای برا قورسەکەوێ لەسەر ويدوات الرسول الله صلى الله عليه وسلم فرمي والمرأة راعية في بيت زوجها ومسؤولة عن رعيتها آخر شيء كدياريك آفرته سبحان الله إيش كشيء لك يبودانه لأنه مالك آفرت بربرسة لمالي ميردكيا وبرسياري شيء ليكره باشترين بربرسيارتي بو آفرت أنا ويك الله دايناه جل جلاله أو ويك رسول الله دايناه صلى الله عليه وسلم وقرن في بيوتكم لما لكانتان استقرار ورقرن وقار ورقرن كهات يدروا لما لكاد وقار نامنه وقار هيبت ورزوش كوي شرم نامنه أشكين ري طبيعتي بياوا إلا وافرت بشكينته جاء باشترين شدبو أو باريز راوترين شين مالك يدي يعني تو بخلق الله ورا أفرتك بين در وبا آزاد به بصورته لنا وخلق أي شكار بكالنا وخلق خزمتي بياوي خلق أي بو خزمتي بياوي خوينا كلامه خزمتي بنالي خلق أي بو بنالي خوينا كلامه معقولة منالي خوي لدان قداني وبرا خزمتي منالي خلق خزمتي بياوي اسمي البابر كالو دايرانا كيف معقوليتي تيا ويبقى غلطنا فرمي برسيارتي أفرد لنا ومالك عادي حديثك وافرمي قصي مني قصي رسول الله صلى الله عليه وسلم وبرسياري ليك لا باريه بخوال قيامتها بيغلب ولا حضانه داونا بوخو بخيونك بوخو قورونك ام لاسيكه شي بو كربا قرقيه بوشي شيري خود بينا يعني معنا من برسياريتي قوم علم هاوارك على شيري خودان بنبنا ام لبر حلقه فيلم وغوراني وبابتانا مجالي هر سرخراندني هوشي نيه شيري شي ام من على لدايك به ملوتكيشي بچكولانه لباوش يداني وسري لسر موبايله خريشتي او سا شاشه بو ابرامبري دانشت حلقه بو فيلم بو غوراني بو اسا قال لك كيسي شله موبايلك على حظيقه هنتو سري لسر ما من عرج لقال يا سيريك سيرك من على غورا ورده بسرا موبايلك اقرم بدسو اگر ايباد كتابتي بو نكره يترم من على ورده امشت انا بيني فسادا بيني لم سوشيال ميديا او لم همو فيديو حلقه وفيلم غوراني كدروس كراوه تا ابي 15 سال
هذاكي بقوريا بتمايل دوای 5 ساڵی چی بکە یعنی یەکسەر قورئانە بۆ لە بەرکاو دانیشە دینداریت بۆ بکە تۆ لەگەڵ شیرەکەیان فەسادەکەی بەقوریا بەتەمای مناڵەکە چی دەرچێت ئەوە هیچ هەر لە دایکە بێڵێ هەڵی پەڕێنە باشە بۆ یاڵێ هەڵی پەڕێنە باشە بۆی مەیمون بووە مناڵ لە دایک نەبووە ئەی من دیمە مەیمون هەڵە پەڕێن نەمدیوە مناڵی ساوا پەڕێن کەچی لە کاتێکی شاگەر بۆ پێداویستێکی خۆی بێوێ دەستی باتێەوە نەسوک دەسیات ڕبای چی لێنێت تۆ زیرەوەگەش هەڵتە پەڕان بەڕاستی یعنی ئەمە پەروەردەی مناڵ نییە ئەمە تێکدانی مناڵە ئەمە فاسیدکردنی مناڵە ئەمە تێکدانی فطرەتیەتی رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ كل مولود يولد على الفطرة فأبواه يمجسانه ويهودانه وينصرانه هەموو مناڵ لە دایکە بێ پاک وازی لێ بێنە خۆی بە مسلمانی هێژی بەزە فەرمێ دایک و باوکی کاریگەریان لەسەری هەیە یایکەنە یەهودی یایکەنە نەسرانی یایکەنە مەجوسی یعنی دیقەت بن کوفری عالەمی چاک ئەقڵیەت و بیرروهۆشی مسلمانان ئەمڕۆی خوێندوێتەوە ئەزانێ معجیبی خۆیانە بۆیە بەردەوام کلتورە بۆگەن و سەقەتەکەی خۆی بۆ ئیسیرادەکان بۆ یەنێرێ لە ساڵی 90ەکانەوە تۆ بەحساب ئازاد بووی ئازادیەکەت کامە بوو هەڵقەی چیان بۆ هێنای مەکسیکی کردیان بە کوردی کێ بیریە زۆر اعتیادیە بەلامانەوە چێ بە قورگی مناڵەکەمانە کە ئەگەر ژەهری اعتیادی بیکوژێ لەشی لە ناوبەرێ ئەمە دڵ و دەروون و ڕۆحیەتی لە ناوە هیچی پێوە ناهێڵێتەوە فاسیدیەکە کورە سەری تۆشی پێشۆڕەکە وڵای زۆر کەس یعنی تێکەوتووە ئاگاشی لە خۆی نییە بەڕاستی رسول الله صلی الله عليه وسلم هۆشداری داوە فەرمێ فیتنەی دووهەیما دێ بەسەر ئومەتەکەما یەک کەس نامێنێتەوە لەم ئومەتە ئیلا لەطەمەته لەطمە ئیلا دانێکی بەرەکەوێ لێ بگەڕێ بزانە کامێ بەرەکەوتووە لە خۆتی لابە ناگەڕێ هیچ ناهێنێتەوە بەخۆیان نە ئایەت نە حەدیث نە قسەی سەحابە هیچ کاریگەری نییە لەسەری تازە کەلا بەڕانە عەلا قولوبهم ما كانوا يكسبون ئەمەندە خراپەی کردووە ئەمەندە لە خراپە ژیاوە هەساوە ئیتر دڵی مۆری لێدراوە هیچ شتێپاکی ناکاتەوە فریای ناکەوێت بۆیە دووبارە رسول الله صلى الله عليه وسلم کە باسی دایکانەکە و ڕۆڵیانەکە ئەنجا لە فەرمودەکەیان فەرمێ دیسان كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەر یەک لە ئێوە بەرپرسە و هەر یەک لە ئێوەش پرسیاری لێکرێت لەبارەی بەرپرسیاریەتیەکەیەوە ئەم چەند وتەیە لە قورئان و حەدیث و قسەی سەحابەکانمان هەڵبژاردە بوو کە بیکەم بەمایەی خێر بۆ هەموو لایەکمان داواکارم لە ئەڵڵا یارمەتیمان بدا بگەڕێنەوە سەر دینەکەمان بە جوانترین شێوە تەطبیقی کەین و ئەجر و پاداشتمان باتەوە پلە و پایی دنیا و قیامەتمان بەرز بکاتەوە کاگاودێر مناڵەکەی ناوەنە کاگماکوان لەسەر وەسیەتی باوکی ناوە کەش کێشەی نییە لە ڕووی شەراوە انشاءالله بە بێنێ و ناوی بنین و شمان بە منەمە